پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەمبار بە بەشداری سوپای عێراق و حاشدی شابی و خێڵە عەرەبە سوننەکانی ناوچەکە بەردەوامی هەیە و قۆناغی یەکەمی پرۆسەکە بە کۆنتڕۆڵکردنەوەی هەر یەک لە ناوچەکانی سەنجاریە و فەلاحات لە ڕۆژهەڵاتی ئەمبار و کۆنتڕۆڵکردنەوەی جووتسایدی نێوان گەرمە و فەلوجە لە باشووری ڕۆژهەڵاتی شارەکە کۆتایی هات بە پێی وتەی سەرۆکی فیرقەی یەکی سوپای عێراق قۆناغەکانی داهاتوو سنتەری شاری ڕوومادی لە قۆڵی ڕۆژهەڵاتەوە و هەر یەک لە شارەکانی فەلوجە و گەرمە لە باڵی دیجلەوە دەگرێتەوە. آخر المستجدات اللي قامت بها دوایین گۆڕانکاری لە ناوچەکە ئەوەیە کە بینیوتانە لە ئێستادا قۆناغی یەکەمی پرۆسەکە تەواو بوو. قۆناغەکانی دیکە سنتەری شاری ڕوومادی لە ڕۆژهەڵاتەوە و هەر یەک لە ناوچەکانی فەلوجە و گەرمە لە باڵی دیجلەوە دەگرێتەوە. تطهير مناطق ذراع دجلة. وەک دەبینن لە ئێستادا جەنگ لەم ناوچەیە بەردەوامە و شەڕ لە نێوان سوپاکانی حەشدی شعبی و چەکدارانی داعشش کە نزیکەی 1 کیلۆمەتر لەم شوێنی کە من و دوورم واتە ئەگەرچی لە قۆناغی یەکەمی پرۆسەکە هیچ هێزێکی بیانی جگە لە ڕاوێژکاری ئێرانی بەشداری نەکرد، بەڵام بە پێی وتەی بەرپرسی ژووری ئۆپراسیۆنەکانی بەغدا لە داهاتوودا پێویستیان بە فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانی ئەبێت و ئاماژەشی بۆ کرد لە ئێستادا هێزەکانیان قوڵی 8 کیلۆمەتریان لە سنووری شارەکانی فەلوجە و گەرمە بڕیوە و تەواو لەو دوو ناوچەیە نزیک بوونەتەوە. أخذنا منطقة شرق القرمة بالكامل حوالي دفعنا أكثر مسافة 8 كيلومتر. ئێستا هێزەکانمان بە قوڵی 8 کیلۆمەتر لە سنووری فەلوجە و گەرمە جێگیر بوو و بە تەواوی لەو ناوچانە نزیک بووینەتەوە. تا ئێستاش هیچ هێزێک هاوکارمان نەبووە، بەڵام لە قۆناغەکانی داهاتوودا پێویستمان بە فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان ئەبێت. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای سەلاحەدین بە بڕیارێکی حایدەر عابادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەمبار لە ژێر ناونیشانی پرۆسەی ڕزگارکردنەوەی ئەمباری گەورە دەستی پێکرد وا چاوەڕانشەکرێت دوای ئەمبار پارێزگای مووسڵ دوا شەڕی داعشی تێدا بکرێت. ئومێد محەممەد NRT باشووری ڕۆژهەڵاتی ئەمبار.